ئاستی ئاو لە بەنداوی دەربەندیخان لە چاو ساڵی ڕابردوودا 6.5 مەتر کەمی کردووە. لەلایەک بەنداوەکانی کۆماری ئیسلامی ئێران و لەلایەکی تریشەوە ڕێژەی کەمی بارانبارینی ئەم ساڵ داهاتی ئاوی ئەم ساڵی بەنداوەکەی دابەزاندووە بۆ تەنها 30 لە سەتی ساڵی ڕابردوو. ئەم ساڵ تەنها 550 ملیمەتر بارانباری وە لە کاتێکدا ساڵی ڕابردوو 1300 ملیمەتر بارانباری بوو. بۆیە ئاستی ئاو لە بەنداوی دەربەندیخان ئەم ساڵ 6.5 مەتر لە ساڵی پار نزمترە و هەروەها داهاتی ئاو تەنها لە 130 ساڵی پار هاتووە. بۆیە نەمانتوانیوە تا ئێستا ئاوێکی زۆر لە بەنداوی دەربەندیخان کۆکەینەوە ئەگەر چی هێشتا نزیکەی مانجێک زیاتری ماوە، مانجێک و 10 ڕۆژی ماوە بۆ خزمکردنی ئاو لە بەنداوەکان، بەڵام مەگەر بارانێکی زۆر ببارێت دەنا تەسەوری ئەوە ناکەین کە بتوانین ئەم ساڵ ئاوی بەنداوی دەربەندیخان بگاتە ئاستی پێویست. ڕێژەکەی بارانبارینی ئەم ساڵ بووەتە هۆی کەمبوونەوەی سامانی ئاو لە بەنداوی دەربەندیخان. ئەمەش وای کردووە کاربەدەستانی بەنداوەکە نەتوانن ئاوێکی زۆر بربەنەوەکو ساڵانی پێشوو کە چاوەڕێکرێ ببێتە هۆی کێشە بۆ ناوچە خواریەکانی بەنداوەکە. ئێرە ناوچەکانی خواروی بەنداوی دەربەندیخانە لە ناوچەی گەرمیان کە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان سەرقاڵی کشت و کاڵن. جوتیاران لەگەڵ کارکردنیان لە ناوچە کشت و کاڵیەکاندا خەمی کەمبوونەوەی ئاویان هەیە و چاوەڕێ دەکەن لە وەرزی هاویندا ڕوبەڕووی کێشەی کەمی ئاو ببنەوە. وڵای ئەوە تقریبا 4-5 ساڵە بە بەردەوامی ئاو کێشەمان بۆ دروستەکات، یعنی زۆر کێشەی ئاومان هەیە بە تایبەتی لە هاوینە. ئێمە ئەوانەی لەسەر باڵەجۆن باشترن، بەڵام ئەوانەی کە ئێستا من ناعورمان هەیە، ناعورەکانمان هەمووی یعنی چاڵاومان هەیە، چاڵاوەکانمان هەمووی دابەزیوە، تقریبا هەموو ساڵی 2 متر ئاو دابەزێ. ڕەحمان خانی بەڕێوەبەری بەنداوی دەربەندیخان باز لەوە دەکات ئەوان پلانێکیان ئامادە کردووە تاکو ڕێگە بگرن لە کێشەی کەم ئاوی بۆ وەرزی هاوین و پێداویستیەکانی خەڵکی پێدابین بکەن. ئێمە هەوڵە دەین بە پێی پلانێک کە هەمانە هەم پێویستەکانی خواروی بەنداوی دەربەندیخان لە ئاوی خواردنەوە و بەشی لانی کەمی کشت و کاڵ و ئاودێری لە هاوینا دابین کەین و پێویستەکانی خەڵک بەو ئاوەی کە هەمانە دابەشیکەین بەسەر ئەو مانگانەی کە با بڵێن هاوین و پاییزن. بەشێک لە جوودیاران باز لەوە دەکەن لە وەرزی هاویندا پێویستیەکی زۆر لەسەر ئاو دروست دەبێت، بە تایبەت کە بەشێکی بەرچاوی جوتیارەکان سەرقاڵی مەرەزە ئەبن و ئەوەش بڕێکی زۆر لە ئاوی پێویستە بۆ ئەوەی برنجێکی باش بەرهەم بێت. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، دەربەندیخان.